ژیان ئازادی بوون. ئاماژە بە شتێکی زۆر جواندا کاک فرێدون. وجدانی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوین بوونی نییە. وجدانی سیاسی زۆر جار یعنی تونەکردن، ئینکارکردن، تحریفکردن. باقی ئەم تحریفە بۆچی ئەگەڕێنێتەوە کاک فرێدون؟ ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پەروەردە. ئێمە بۆ وەک خۆمان خۆی هەر بوونەوەر بەگشتی لەناو هەموو بوونەوەرەکانە تەنها مرۆڤە کە پێوترێ عاقڵ، بەڵام هەست سیرەکەی لەناو هەموو بوونەوەرەکانە بەس مرۆڤە خەریکی پەروەردەکردنە، خەریکی فێربوونە. تەنانەت تا ئەو ئاستەی کە ئەچێتە ئاستێکی 70 ساڵی و لێواری مەرگ گوێ ئەگرێ بۆ فێربوون، بۆ بیستن بیڵێتەوە. واتە ئێمە بۆ هەتایە پێویستمان بە پەروەردەیە. وەک کۆمەڵگەی ئێمەش لە باشووری کوردستانە، ئەو سیاسیانی کە لە باشووری کوردستانە هەیە بە نوێەکانیشەوە و ئەوانەی کە لە ڕابردووشە هەتا ئێستا ئەخلاقیەن کاریان نەکردووە. ینی ئەخلاق واتە ئاکار، ڕەوشت، ینی ڕەوشتێکی نەتەوەیی نیشتیمانیان ئاراستەیەک نەکردووە کە بۆ نمونە یەکێک لە هەرە ڕۆژێک لە ڕۆژان یاخود حکوومەتەکەی هەرێمی کوردستان پەیوەندیەکی نێودەوڵەتی هەبوو لەگەڵ ئەوروپایە. بینیومان چەندین جان نوێنەریان هاتۆتە دەرەوەی وڵات. ویژدانەکە لەمەیە فڕیون بەسەر ئەو ناوچەیە کە بەڕێز عەبدوڵڵاهوجا ئیمتیاز زیندانی کراوە، دەشزانن لەکوێیە و توانای ئەوەشیان هەبوو کە داوایەک بکەن لە ئەوروپایەکان بە نوێنەرایەتی کوردەکان. ئەو وجدانیان هەبووە کە سەردانێکی بەڕێز عەبدوڵڵاهوجا نام کرد. تەنانەت خۆیان کە ئاستێکی بازرگانی ویان هەیە بیان وتە ئێمە نەوتان پێ نافرۆشین، تەنها دەمانەوێت چاوپێکەوتنێکمان هەبێ وەک کەسایەتیەک کە ئەم کەسایەتێکی سیاسیە دەنگدانەوەیەکی باشی هەبووە لە 150 گەلی کورد لەگەڵایەتی، لە 150 گەلی کورد چاوی لەو سەرخستنەیەکە لە داهاتوە بێت. بۆیە من ویژدان وابەستەیە بەو ئاکارەوە، بەو ئەخلاقە سیاسیەوە و هەر لایەنێکی سیاسی کە باسی کوردایەتیەکە ئەگەر نەیبێ واتە وشەکە وایل پێڵێ واتە بێئەخلاقە، کە ئەخلاقی ئاکاری نەبوو ئیتر دەبێ بەو زمانە نایبنەی کە ئەمە سیاسێکی بێئەخلاقە، کردەوەی نییە. لەکوێشەوە وجدانی نازۆڵێ لە 175 سیاسەکانی باشووری کوردستان وابەستەیە بە بازرگانیەوە. چۆن بەردەستیکە، چۆن کەسەکەی خۆی بخاتە ناو پرۆژە بازرگانێکەوە. تۆ باسی باشووری کوردستانەکەی کاک فرێدون، ئەبا ئێمە لە یادی نەکەین یەکێک لە دەرەنجامەکانی ڕێکەوتنی واشنگتۆن لە ساڵی 1996دا ئەوە بوو کە دۆزێک کە بە تێروریست ناساندنی پەکەکە بە دەستی گەلی کورد یعنی داوا بکرێ. ئێمە دەزانین یعنی سەرانی ئەو سای دەسەڵات لە باشووری کوردستان کەسانێ بوون کە داوای ئەویان کرد کە ناوی پەکەکە بچێتە لیستی ترۆرەوە. دوای سیوێکی ئابوو شەڕی ناوخۆ کە ئیتفاقێکی استراتیژی باسەکرێ کە گوایە من ئەو ئیتفاقە استراتیژیە لای زۆر کەسایەتی نووسەر کە باسیەکە و یا مێدیاکان ڕیپۆرتاژیان لەسەر کردووە کاتێک دەیبینین بە هەزارەها وشەیە، بەڵام ئەو ئیتفاقی سیاسی ئەوە نییە، تەنها دوو دێڕە. دێڕ یەکەم ئەوەیە کە بە پارتی وێکێتیان وتووە شەڕ مەکەن، دانیشن لێرە و لەوێ نەوت هەیە بەم شێوەیە لە سنوورەکان هەیە بۆ خۆتان هەتا ئێمە ئاگادارتانەکەینەوە. ئەگەر شەڕیژەکەن لەسەر ئەو داهاتێکی هەیە ئەبێ ئەتانێرینەوە بۆ شاخ. ئەمە ئیتفاقی استراتیژیەکەی، ئەمە دەست لە ناو دەستەکەیە. یعنی ئیتفاقی پارتی وێکێتی وابەستە نییە بە هەزارە هاوشەوە، بەڵام دیوەکەی ئەم دیوی وابەستە نییە بە ئەمریکاوە. ئەوە پەیوەندیەکی جەلات تاڵەبانی و مەسعود بارزانیە کە سنووریان هەیە، سنوورە بازرگانیەکە بە تورکیاوەیە و ئێمە کاتێک بازرگانیەکەین، ئێمە کاتێک ئەمریکا ڕێگەی پێداون نەوت دەرکەن لە خاکەکەتان ئەو کاتە
ئێمە بەو شێوە ئیتفاقیتان لەگەڵاکەین کە هاوکارمان بن بۆ لە ناوبردنی پارتی کرێکارانی کوردستان یاخود بۆ هاتنە ناوەوەی ناو خاکەکە و تا ئێمە کارەکە بکەین نەک ئێوە کارەکە بکەن چکەکەم ئەوان کارەکەیان کرد لەگە پارتی کرێکارانی کوردستانە هەردوو لایەن سەرکەوتو نەبوون زیانێکی زۆریشان بەرکەوت و ئێستش تورکیا کە دەوڵەتێکی زلهێزە یەکێکە لە ئەندامەکانی ناتۆ لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانی پێ نەکراوە ئیتفاقی لە ئەمریکا من وەک تێگەیشتنی خۆم بڕوا ناکەم وابەستە بێ بە ئەمریکاوە بەڵکو وابەستەیە بە تورکیا و بنەماڵەی بارزانانی و تاڵەبانیەوە کە ئیتفاقیەکی سیاسی و بازرگانی وە لە بینی لە نێوان مەسعود بارزانی و جەلات تاڵەبانیە.